زانیاری لەسەر جوڵە سیاسیەکانی ژێمین ئاشکرا بوو. دوێنێ شەممە 2 کانونیەکەم ژێمین سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری و یاریدەدەری ڕاوشکاری ئەنجومەنی ئاسایش ئەو کات کەسی یەکەمی هەواڵگری کوردستان و دۆستی نزیکی هاوپەیمانان دەرکەوتەوە. دوێنێ شەممە ژێمین سەردانی کوڕانیە نوەربەگی بێتواتە و عشیرەتی دزەی لە گوندی باخشە کردو. ژمارێکی زۆر لە کەسایەتیەکانی ناوچەکە لە پێشوازیدا بوون. ئەو کات بەشداری کردووە لە پرسەی برانی گیاتری حاجە عوسمان و براکانی. ئەم جوڵە نوێیانەیە ژێمین ئەگەرچی بۆ میدیا و ڕاگەیاندنەکان نامۆیە، بەڵام بۆ کەسایەتیە کۆمەڵایەتی و ڕیشسپێکان جێگای بایەخە. بەشداریکردن لە خۆشی و ناخۆشی خەڵکدا بەبێ جیاوازی نیشانەی خاکی بوونیەتی. سەرچاوەیەک لە نووسینگەی ڕاگەیاندنیە ژێمین بە تیواری ڕاگەیاند لە ماوەی ڕابردوودا ژێمین جیاواز لە کارامنیەکەی بە گرنگیەوە لەلایەنە کۆمەڵایەتی و پرسە گرنگەکانی پەیوەست بە ژیانی خەڵکەوە دەڕوانێت و هەمیشە لە هەوڵی چارەسەرکردن و پەرۆشی دۆخ و گوزەرانی خەڵکدا بووە. بۆ ئێجگا لە پەیوەندیە سیاسی و ئەمنیەکانی گرنگیەکی زۆریشی بە پرسە کۆمەڵایەتیەکان داوە. لا بەشێک لە میدیاکاندا وا بڵاوکرایەوە کە ژێمین لە ئێستادا خەریکی دروستکردنی لیست و ڕۆتێکی سیاسی نوێیە، بۆیە لە ناو خەڵکدایە. ئەو سەرچاوەیەوەشی بە تیوار ڕاگەیاند کە ژێمین تەنها بۆ هەڵبژاردن خەڵکی بیر ناکەوێتەوە و سەردانیان بکات، بەڵکو لە ئێستا و ڕابردووشدا بەردەوام سەردانی خەڵکی کردووە. بەلایە گرنگیشە سیاسیەکان تەنها بۆ مەرامی هەڵبژاردن و سیاسی خەڵکیان بیر نەکەوێتەوە. شایانی باسا لە ماوەی ڕابردوودا ژێمین لەگەڵ ژمارێک فەرماندەی سەربازی پێشمەرگە و هەواڵگری کوردستان کۆبووەتەوە. لە کۆبوونەوەکەدا دۆخی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەریەکانی لەسەر کوردستان بۆ فەرماندە سەربازی و هەواڵگریەکان شی کردوتەوە. ئەمە جیالەوەی پێشوازی لە بەرپرسانی هاوپەیمانان و کۆنسۆڵخانەکانی وڵاتانی دەرەوە کردووە و باسی لە ڕێگریەکانی بەردەم نردنی موشەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە کە بەغداد باهۆی وڵاتی کێرەمایەتی ڕێگرە لە نردنی شایستەکانی هەرێم. ئەمە شتێکدانی دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی کوردستانە و کاریگەری خراپی لەسەر ژیانیان دەبێت.